دینی گوڵان بگوڵان گیرینی زەمبیل فیروز زەمبیلا دینی گوڵان بگوڵان گیرینی ئاگرچی سەودانانی گەشتێک بەرەو دەڤەری بارزان گەشتێک بەرەو سروشتێکی پارێزراوی جوان دەفەرمون لەگەڵمان بن أحبابي من أحبابي من تشيدي بارزانا من أحبابي من أحبابي من تشيدي والله من حتى صاحبم هاي هدايا تحب جم أحبابي حتى صاحبم هاي هدايا تحب جم أحبابي کاتێک باسی هەڵەبجە گەرمیان بالیسان بارزان چەندین ناوچەتری کوردستانەکەین دووشت بە خیاڵمانەت کیمیا باران ئەنفالکردن ئەمڕۆ لە خزمەت کاک ڕێبوارین کە کوڕە ئەنفالکراوێکی دەڤەری بارزانە کاک ڕێبوارجان ئەم کاتی جەنابتان باش خێراتە سەر چاواب خێرات زۆر سپاس دەکەم حەزەکەم لێرەوە دەست پێ بکەم کە ئێمە لە حەزۆری ڕووفاتی ئەنفالکراوانی بارزانەکانین و لە مۆنومنتەکەین من یەک شت هاو بە خیاڵمە هەموو جارێک لە یادی ئەنفالکردندا ڕادیو ئەەکەین و تەلەڤیزۆن ئەەکەینەوە چەندین چیرۆکی نوێ دەبیستین و دەبینین لە ڕزگاربووەکانی ئەنفالکراوەکانەوە چۆنی ئەو حاڵتە دەرونیە لای ئێوە تەسیری کردۆتە سەرتان لەگەڵ یا گەورە بوون بەداخەوە زۆر جار ئەس بمە مخابنی ڤەک و پرۆسا جونوسایدا بارزانە پرۆسەیەک بوو و هۆکارە سەرەکەوەی لەوانی دەرونی بی چونکی وەختێ تو دبینی ماڵخۆی ماڵە یان ڕێگەزێنێر لە ماڵدەت بەنە دەرێوتنێ ئافرەت و زۆرک بینن ئەو ئافرەتە پشتی پرۆسا جونوسایدی دووچارێت دەهان نەهامەتی و دەردەسەری و کوڵەمەرگیا بوون حاڵەتی دەرونی گەلک زۆرن ڕەنگە وەختی ئە زۆر جار بژم وەختی بابێ من چرکەساتێکدا ڕەمی کرد و چوو شهید بوو لێ ئەم ڕۆژانە هەڕوو بێ ئازارێ بە شهید بین و بێ ئازارێ بەت ناڵێنین چونکی ڕۆژانەمە یادگاریەک یاداشتێک یادگار ڕحێت قوربانیت خۆی بەڵێ پرۆسا جنوسایدا بارزانیان پرۆسەک بوو و بلی هەندێک و ساڵە هەشتێ و سێ ڕێگەزێنێر چوو ئافرەت و بچیک پشتی لوان ئوردەگا مای مەملەتەکتێک بوو ژیان پێشچاوێت من و داکت من مەملەتەکەتی ڕەش بوو ژیانە ڕەش و سپی بە هەتا ئەسمازم بووی ئەنی وەختی من داکا خود دیت تنێ خوشی و شادی و کەیف خوشیاوێت تنێ ڕوندەکێک بیت چاوێتەوە تاات و جلو بەرگێکی ڕەش بەدا بوو بۆ من ئەزی زارۆک بوو من هەست پێ نەکرد لێ ئەس وەختێ مازم مەزانی و داکا من دووچاری چەندین حاڵەتی دەرونیت بووی و ئەڤڕۆپێ بە ناڵێنیت و مەگەلێک نمونێت هەی لەڤە پرۆسەیدا و دایکتمە نمونەیەکی ئەس بوتە بێژم و یەکیشوان دایکا و هەر زوگەلێک جام بەحسکەین کو وقتی کوڕێ ماڵ بریە دەری بێت تێش بوو کوڕێ خو چێت کرد و چا حاضر کردی چاتێ کرد وقتی چا برە ژوور و چکر و ژوور نەبوون هەتا وەفاتیش کرد خود ڕەحمەتە خۆ سەر گوڕێوێ بیت ڕۆژانە هەمیس پێداداسی دەوێت چێت بوو کوڕێ خو تێکێتەوە دانتە وێرێ بەلکی ڕۆژێکی ڕۆژە کوڕێوە هات بێتەوە دەبێت بەلکی کوڕێمە بزڕیتەوە چاخۆ بەخود ئەوە بێگومان چیرۆکێک و یان حقیقەتە لە ئێستا هیچ کارێک کراوە بۆ ئەوەی کە چ لەلایەن حکوومەتەوە بیان چ لەلایەن جوودی تاکە کەسیەوە بێت کە ئەو لانی دەرونیە بڕەوێنەوە تا ڕادەیەک مخابنیر نەخرام نەشیانە وەک پێویست هەم حکوومەتە هەرێمێ هەمووە جوودە تاکە کەسی هەمووە کەس و کارت قوربانیان ئەو حاڵاتی دەرونی دایکت خوب بڕابینین چونکی ئەمێت بینین لە کوی 8000 ڕەحێت مرێت بارزانانی تنە 596 ڕوفاتێت و مەزبری لەوان 596 ڕوفاتان وەختی تو گوڕێ مردیە خو نەبینی و تو تازیە بوداننی تو وەنە شەری داکێتمە هەر چاوەڕێنە ڕاست ئەز ناواقعدا ژای ڕێگە من کومەڵێک بابەتێت ئەکادمی توێژنێت ئەکادمی کردبن و ئەس بزانم کو باب و کەس و کارێتمە نەمانە لێ دایکا من زۆر زەحمەتە قەناعەتێک بوو چێ بیت کو بێ زەڵامێتە برایەتە بابێتە ژیاندا نەمایە چونکی وێ نەدیتە وەختێ کوڕێوێل پێش چاوێتی ڕەمی کردبیت و قەبرێک بوو خوڵی بیت بەلکی بە هەندێ ڕۆژانە و چاوەڕێ و حکوومەتە هەرێمش و خەڵکێمەش هەمان کادا هەردوولا نەشیانە کنتاکێکی چێکەن کوشن حاڵەتی دەرونێت و چارەسەرکەن چونکی وەختەن بینە داکت خو حاڵەتێکی دەرونی ئەو کومەڵێک دەستەواژی دیت بێژنیان چیرۆکا خوا دەرونی تێخنە پشت نەخوشەکە جەستەی بوون منە دەبێت سەری منێت تێشی پشتامنا تێشیت احتیمال ئەو حاڵەتێکی دەرونی هەبیت لێ مخابنی ئەم کورت عام احتراف بێ چەندێناکەن کوچینە سنتەرەکە دەرونی و چارەسەر یاخو بکەین کاک ڕێبوارجان هەموو ئەو کەسە ڕزگاربوانی کە لە ژیاندا ماون لە ئەنفالکردندا لە ژیاندا ماون و ڕزگار بوون
لەو باوەڕام هەرێکێک لەوانە ئاواتێکیان هەیە تا ئێستا لەگەڵ خوانە هەڵیان گرتی بێ ئەو ئاواتی کە جەنابەت تا ئێستا هەڵت گرتووە لەگەڵ خۆتا هێناوتە تا ئەم لەحزەیە ئاوات بەچی ئەخوازی من هم آوات من آمازن آوکو یک مغزن و فیشکال بر باب مکبی وقتی رمی کره چون وقتی از خود شبیابانت باشور عراقی من دیت اوروفاتا و گورد بکن من دیتی وی هوار بو کس اوی چگول البنه کفته و یک سر هاویت یاد بجن مقبره که جماعی دو آخری سر و ساخیر حاوت شو یعنی وی گاوی از خازم باب منیش هم اف آوات من هبو کو یک سر گیان خود دست بدات و شهید بید یک شید امید دامن یان گریه کو حتی که جان دامن دامای وقتی باب من مال بریه داره داکا من ود گرید اسمله داکا خو میشو که زارو که کم تسالا که بوم ویا پی وکی بیجیت من بس وان سربازت عراقی و به حرمتان المال بره داره دا برشقا داکا مو گوته چو دو جا هاوریش و دا پی وکی بیجید چن نشیا چه بیتن و جرو نوکش گلک جواز وقتی شوید از و دعای خدا مازد کم کو از خوا خدا ببینم کادا باب من چه بیجت من بلکه آموزگاری یک با برکی تشتاق بود با من کادا چه پیامک که گینت من زۆ سپاس کاک ڕێبوار بۆ ئەم دیدەنیە لەگەڵ جەنابتان هەڵبەتە ئەمە کارەساتێکە چەند قسەی لەسەر بکرێ کۆتایی نایە ئەمە چیرۆکێکی بە کۆتایە نەک یەک چیرۆک بەڵکو چەنەها چیرۆکی بێ کۆتایە کە لە کوردستانە ڕوویاوە زۆ سپاس بۆ دیدەنی جەنابتان گەڵە بخێراتن هەنگامی کەس و کارت من ئەم خوب بێ کەس نابینین ئەڤڕۆدا ديني كولان في كولان ديني عقل شي سودان عميني داوكو وستو بداره داوكو بس evin dare لە بەردەم مێشکەوتێک داین کە پێش 8,000 ساڵ لەمەوە پێش مرۆڤینان دەرتاڵی تیاژیاوە لێرەوە بە خێراتنی ماوەسە فاخیر دەکەین کە باسێکی مێژووی ئەم ناوچێمان بۆ کا بە تایبەتی ئەشکەوتی شانەدەر ماوەساگیان بەخێر بین سپاس باش بەخێر بین شکەوتی شانەدەر و ئێگلی گرنگترین شوێنەوارێت ژیانە مرۆڤی سەرەتاییە لە کوردستان و عێراقی تەنە مێزۆپۆتامیا گوێرە ئەو بە کۆلینێت و زانایەکی ئەمریکی بناوی سۆلیکی ساڵێت دەستپێکە ساڵە پێنجی و دەستپێکە ساڵی شێستێ لێرە ئەنجامدای ئەو سەلمینن و ئەو شکەفتە مەزنترین شکەفتە لە مەزۆپۆتامیا و کەبنترین شوێنەوارێ ژیانە مرۆڤی سەرەتاییە وەکو داماژەش پێکرێ 8,000 ساڵ بەری هەنووکە مرۆ لێرە ژیایە یارە گرنگیە بێشکەفتێ بووەیەکی بەد گەڕێتن کو لە ژینگەیەکی گونجاو ژینگەیەکی لەبار دا هەڵکەتێک و مرۆڤ شایە و سەردەمە شێوەیەکی خۆزایی بژیتن بگیا بژیتن پداروبارە بژیتن ئەوان گۆڕستانێک نی بە شکەفتێ دەکونوکەش لێ کۆلین سەرتێنەکردن یا بەدیتە 6 بشەشە ئەندازەوێ و تێدا 26 جەنازە 26 ئسکلێت مرۆڤ تێدا پەیداکردینە ئێستا شار کنەو پشکنین بەردەوامەکەش بەردەوام کە بە درێژایی وازام 14 مەتر ئێشتا هەر قوڵایی ئاسەواری دیوار و شتی وا هەیە کە ئێشتا با بڵێن ئەمە پڕ بۆتەوە لاشە مرۆڤ تیاژیا بێ کۆنتر لەو سەردەما بڵێ ئەمە هەنگی ئەو 26 ئسکلە کۆینانیا دەرێ لە ساڵە هەشتە زانایەکی دیکەی ئەوروپی بڕاستی ناوێ و بیرامنەوەتەوە لە بەغدا لێ کۆلین کرد لەسەرەوە ئەسکلێتە دەرکەت کو ئەو ئسکلێت دەدانێتوانێت پێشی پترش زاروک بینە و گەنج بینە مەحینە ئەوش بە هەندێک و وان پتر ژیانەوان لەسە بێژی میوەیەت خوزایی و گیا و گوڵا بیە ئەvە بیە و تێتە سەلماندن و مرۆڤ دەستپێکی ژیانە مرۆڤی گیریدایی پێ سروشت بە بیە سروشت پشرە دەربازی قۆناغی دیکەی ژیانی بی باسی سروشت کرد باسی ژینگە کرد حەزەکەم لەو باسەوە دەست پێ بکەم بەحسی ئەم ژینگەی بە بکەی من بە هەر شوێنێکی ئەم دەڤەر و ناوچەیە دەڕۆم و دێم و دەچم ژینگێکی پاک و خاوێن دەبینم ژینگێکە هەستەکەی کە ئێشتا مرۆڤ دەستێکی ناشرین و چاپەڵی پێ نەگەیشتووە زەرەر و زیانی لە ژینگەکە نایەوە پێم وا بێ ئێشتا پڕیشە لە ئاژەڵ و گیانداری کێوی ئەمە چۆن توانراوە بپارێزرێ لەم ناوچە بەرین و فراوانە بەلە دیارە مرۆڤ بەشێکە لە ژینگەی ئەvە تێگەشتنێکە و لە هەر جیایەکی تایبەتی لە بارزان لە چارچوێ ئەو چاکسازێت کول دەبەرە بارزە 100 ساڵ بەری هێنویکە بەری بنیاد بودانان و شول بۆ هاتەکردن
ابتگشنه هبی کو مرو و جنگه دو تشت تواکر اکودونه یعنی هاوسنگیه که تمام تبید ما برا مرو و کو کامل و جنگه ده هبیتن نه اکلیسا اکی اول فکره که لبارزان ده هبی علی دسپی که بیشین سده بیسته اول کو وکر او رنمایی او اداره دانو او ربراتیه که جنگه تایبت لیره چه ببید او خلق لسر ببینه راهینان او پش را ببیده فرهنگک ڕاستە فەرمی زۆر سپاس زۆر گرنگە کە ئەم تەجروبەیە بۆ تەواوی ناوچەکانی تری کوردستان بگوازرێتەوە لەبەر ئەوەی کە بەکو مامۆستا فاخر فەرمووی ژینگە و مرۆڤ بەشێکی دانابڕاون لێکتری ژینگە بەبێ مرۆڤ نابێ مرۆڤ بەبێ ژینگە ناژی چونکە بەڕاستی هەر ژینگەیە ئێمە لە ژیاندا دەهێنێتەوە. لە دەفەری بارزان بەگشتی لە پاڵ ژینگەیە گرنگێکی زۆر دراوە بە ئافرەت و بە بواری ئافرەت. ئەم گرنگیە زۆر میهمە لە ناو کووردا کە ڕۆڵ و پێگەی ئافرەت زۆر گرنگی پێ بدرێت زۆر بە هەند وەرگیرێت. ئەمە لە دەڤەری بارزانە بەگشتی گرنگێکی زۆری پێدراوە. لێرە ئەمڕۆ خات و باران میوانمانە خات و باران چالاکوانێکی زۆر ئاکتیڤە لە بواری ئافرەتاندا حەزەکەم خۆی ئەم ڕۆڵە باسکات لەم دەڤەرە چی ئەگوزارێت دەربارەی ئافرەتان. سەرەتا بە خێراتنتان دەکەم بۆ دەڤەری بارزان. ئێمە وەکو ئافرەتانی دەڤەری بارزان سمبولی خۆڕاگیری و بەرخودان بوونە هەمیشە پاڵپشتی نهێنی سەرکەوتنەکانی پێشمەرگە بووینە شان بەشانی پیاوان لە جەنگدا بووینە ڕاستە ئێمە چەکمان هەڵ نەگرتووە ئافرەتانی ئێمە چەکگیان هەڵ نەگرتووە بەڵام شان بەشانی پیاوان لە شۆڕش و ڕاپەڕینەکان بەشداریان کردووە ئەوان هەمیشە پاڵپشت بوونە بۆ ئەوەی مناڵەکانیان بەخێو بکەن یاخود خواردن بۆ پێشمەرگەکان دروست بکەن. هەروەها ئافرەتی ئێمە منتیقەی بارزان گرنگی هە لە سەردەمی شۆڕشی شێخ عەبدولسەلام بارزانیەوە عادەت و تەقالیدی لە عادەت و تەقالیدەکان بەدەر بووە یعنی ژن بە ژنی لە لای ئێمە نەبووە. ئێوە وەکو چالاکوان ڕێکخراوتان هەیە سنتەرتان هەیە کەسی کە لەگەڵتان هاوکارە وەکو با بڵێن چالاکوانی تری ئافرەتان لەو بوارە جێدەستی خۆتان وەکو خانمان چیتان کردووە ئێستا کاروبار و چالاکیەکانتان لە چیا خۆی بینێتەوە؟ بەێ ئێمە سەر بە سکرتاریەتی یەکێتی ئافرەتانین ئەنجومەن ئێمە ناو دەبرێن ئەنجومەن و چەند ناوەندێکمان هەیە ئیشی ئێمە بەڕاستی یعنی وشارکردنەوەی ئافرەتە لەو ئەرکو مافانەی کە پێی دراوە زیاتر ئیشمان ئەوەیە کەەوە ئافرەت یەکسانی فەراهم ببێت لە ناوبینی پیا و ئافرەت. شێوازی ئەو تەوعیەی کە بڵاوەکانەوە لە ناو ئافرەتانە بەچی ئەیکەن بە سەردانی مەدانیە یان بە نامیلکەیە بە چ شێوازێک ئێوە پەیامەکانتان ئەگەنن بە ئافرەت و بە کۆمەلگا و هەم بە پیاوانی شەرنێتەوە پەیامەکە بەس بۆ ئافرەتان بێ ئەمە پەیامە بێ بۆ پیاوانیش بێت کە چۆن مافی ئافرەتان بپارێزن بەو شێوازی کە تەندروستە ئێوە بە چ ڕێگایەک ئەم پەیامە ئەگەنن؟ ئێمە ڕێکخراوی جەماوەرین زیاتر لە ناو جەماوەەر ئەبین بە کۆڕاتمان هەیە و سمینارمان هەیە سەبارەت بە تونند و تیژی وشیارکردنەوە لە ڕووی تەندروستی هەروەها زیاتر ئیشی ئێمە ئەوەیە کە ئافرەتەکان وشیار بکەینەوە لە ناو کۆمەلگەدا بۆ ئەوەی هەست پێ بکەن ئەرکی ئێمە چییە؟ یعنی دەبی ئێمە شان بەشانی پیا و هیچ کەم و کورتیەکمان نەبێ لە دەرەوە ڕێگەمان پێدراوە کار بکەین کەسێک ڕێگیریمان لێ ناکات یعنی ئێوە ڕاستی جێگەی خۆشحالیە کە دەڤەری ئێمە دەڤەری بارزان دەڤەرێکە کە زۆر ڕێزی ئافرەت ئەگرێ ئافرەتیان زۆر لا گرنگە. زۆر سپاس بۆ خاتوباران کە لەم دیدارە چاپێکوتنی لەگەڵا کردین هەڵبەتە لەم لاولۆلا توندوتیژی بەرامبەر ئافرەتان نەکرێت بەڵام ڕۆگەشەکەی تر ئەوەیە کە لە پانتایەکی فراوانی کوردایەتی و کورد و کوردستاندا ڕێز زۆر لە ئافرەت گیراوە مافی ئافرەت زۆر ڕاگیراوە هەر لە کۆن و لە شۆڕش و لە خەبات و لە هەموو کایەکانی تری ژیانە هاوشانی پیاو بوون ئەم ڕێزە هیوادارم ئەم پێکەوە دروستبوون و گەورەبوون و گەشتەکردنە هەر بمێنێ و گەشە بسێنێت زۆر سپاس دووبارە بۆ خاتوباران. بخەمل و ڕەوشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانی کوردی
خوش آوازه لطیف و نازه لطیف و نازه زمان کردی قمرا خالیه بیت فقیه بیت فقیه زمان کردی. ئەی دەست خۆش کاک دلێر بۆ ئەو عەسفە بۆ ئەو دەنگە خۆشە. طبعاً کاک دلێر موزیسیانێکی باش گۆرانی بێژێکی باش بەس نازانم ئەمی بۆ هێناواتێ ئێرە بەڕاستی یەک تلە بکەینە خوارەوە تیاچین مخریجی شەڕێت و ئێ لیا بۆسن من ڕانوشتمەمی گرش بۆی تۆ کاک پشک و بەخێراتنی بەڕێستان دەکەم بەخێراتنی تەلەڤیزیۆنی کەناڵ 24 دەکەم بە کەم ستافەکەیەوە بەڕاستی ویستم بەرنامەکتان لەگەڵ بکەم بێنە شوێنێک کە کەس بەرنامەی لێ نەکردبی زۆر زۆر خۆشە شتێکی جوان و شازە. کاک دلێر هەمان شێوازی ئاو ئەم شێوازە لە جۆرجیا لە تپلیس بینومە لەسەر لە شوێنێکی تایبەت هەمان ئاواهی لۆکیشتنی و ئاوی هەیە زۆر جوانە یعنی مانزەرەیەکە لەویا هەموو کشت و کاڵ و شتەکراوە بێگومە زۆر جوان من زۆر سپاس دەکەم کە ئەو پێشنیار بۆ ئێمە کرد ئێمە هێنا ئێرە زۆر سپاسیوەش دەکەم دەستە خۆش بێ مێژووی موزیک و گۆرانی لەم ناوچەیە بۆکەی ئەگەڕێتەوە مێژوویکی موزیک و گۆرانی لە ناوچەی دەڤەری بارزان وەڵڵاهی بۆ زۆر لە قەدیم دەگەڕێتەوە مەخسەرەن بوو ساڵی 800ەکانە تا بەێ تا 900ەکان بەێ ئەو ناوانە چێ بوون بەێ ئەو ناوانە عنی پڕبوونە لە گۆرانی بێژ و گۆرانی وەکو بڵێ گۆرانی کوردی ڕەسەن لەم دەڤەرە هونەرمەندەکان وەڵی بوو نمونە مەسەلەن نادرزێتی هەیە دەنگی چشتیوانیە نعنی گۆران ئێستاش کاسێتی ماوە کاک نادرزێتی بەس مال ئەسەف ئەنفال کراوە لەگەل بارزانیەکان زۆر بە ناویوان لێ لەو منتەقەیە زۆر دەوریان بیرە مەسەلەن محەممەد عارفی جزراوی هەر لێرە بووە مەسەرەن بوو نمونە محەممەد شێخۆی نەمەر هەمونە لەو منتەقانە دەستیان بە گۆرانی گوتن گوتووە. گەنجانی ئێستا چەندێک دەتوانن قەدری ئەو هونەرمەندە کۆنانە ڕابگرن هونەرەکانیان بە زیندوی بهێڵنەوە لەگەڵ خۆ وڵی بەداخەوە زۆریش بەداخەوە بوو گەنجانی سەر ئەو وەختانە عنی گەنجانن کەلتوری خۆن لەبیر کردووە بەڕاستی هەر ملەتێکیش کەلتوریەکەی خۆی لەبیر بکات بەڕاستی یعنی شتێک نامنی بە ناوی هونەر زۆر زەڕب ئەدات لە مجتمع حکومەت بەداخەوە کە هونەری ئێستا گەشتێتە ئاستا بەڵام زۆرێکیش لە گەنجان هەوڵیان داوە لەگەڵ نوێکاری ستایلەکەیە گۆرانی ڕەسەنی کوردی گەورەترکەن و باشتریکەن بیپارێزن و هەندێکیش هەر بە ڕەسەناتی ئەیڵێنەوە. بەڕاستی کاک پشک و هیچ هونەرمەندێکی سەر ئەم دەمە عنی گۆرانی ڕەسەنی نەپاراستووە بەداخەوە جارێکیش دەڵێن بەداخەوە گۆرانی ڕەسەنی کوردی هەر بەخۆی شەهادی لەسەر خۆی دەدەکە نەمرە پێویست ناکە کەس ئەوە بکەتن برێ نوۆژەن دەکەمەوە بە ڕەنگێک کلاسیک و مۆزیک وە سەردەمیانە زۆر قورسە هەروەکو خۆی جوانە کاک دلێر هەروکو خۆی جوانە تۆش هەروکو خۆت جوانی بۆ جوانیانی خۆت لەم شوێنە جوانە با گۆرانێکتر لێبین ئەم دیدارە بەم گۆرانیە جوانی تۆ کۆتای پێبێنین. یار والله بر بنی بیلای بر بنی یار وزون مالم تشکیرا بکنی یار والله بر بنی بیلای بر بنی یار وزون مالم گیرا بکنی. باشە کاکە لە ڕێگا تەلەفۆنمان کردمان ڕێزان خان چی بکەین خواردنێک بکەین بێکەوەتی باش قەراروە بوو خواردنێک بێکەوە بکەین دوای اقتراحی کرد وتی خواردنێکی تریش هەیە ئەویش خۆشە هەر لەم بابەتێ چۆنە ڕەچۆنەوەتم بیکە ئەو خواردنە غەریبە ئێمە نایزانین زۆر خۆشە بێت قەراروە بوو دوو خواردنە بکەین و بێکەوە بین هاتین تا گەشتین ئێرە و بڕەکەکانی کەمان کە سێرەکەم ماشەڵڵا ئەمە چییە؟ ئەم میهرەجانی بەزم و ڕەزمە چییە؟ هەمووشی سەوزەواتە
چۆنی ڕێزان خان باشی ئەحواڵ ئەمە هەموو عەزێتە چیە کێشاوتە بەنیازی خواردنی چیمان بۆ بکەی ئەوە هەموو سەوزەواتە لێرەیە والله قرار بود دوسێکێک کۆچێکین بەس من بڕیێرە خۆگۆری ئیشەڵا دەها دۆزدا بۆزدا دێچین هەندی مەوەختا دێچێکین قرارە بۆ شتێک بەفڕن کەم شەڕمان بوو لەسەر فڕنەکازم هەمیە و بۆز بۆم نیز نەکەم ئەم هەموو شتێک کرد وتیشت ئێمە سەوزە و شتی خۆمان هەیە هێلکەمان هەیە شتێک ئەوە میریشک و تەرتیبات و کەڵەشێر حەزەکەم پیشانم بە شوێنەکە خۆمان تۆزێک سەوزە لێکەینەوە تۆزی هەرکە وەکو ئەفلان کارتۆنە هینەکان یافریمە کۆنەکان تۆزی هەرکەش کۆکەینەوە حەزمە و بەزمە حەدیقەمەش جوانە سەرچە بابڕێ هاتیینە بە زۆری هەسیۆرە لێکۆ کارامکە زۆر معجیبم بە هێلکەکان ڕێک وەکوی ئافران کارتۆنەکە ئەوەی ڕێوێکاچێت هێلکەکان لە کولانەکە دەرێهێنێ ئەمە زۆر گرنگە ئاماژەی پێبەم بۆ ئەوانی کە ڕۆچین گۆشت ناخۆن باشترین بەرنامەیە کە ئێستا ئێوە ببینن بۆی کە تەرکیزکەنە سەر ئەو شتانی کە دروستیەکەن هەمووی ڕۆچیە بۆ ئەمڕۆ بەرنامەکەمان بۆ کەسانی کە ڕۆکین سوودێکی زۆر زۆری هەیە برنجەکەشی بە زەعفەران کردووە کۆداقەکی ئاچاقکم چاقۆکولەکە یا بە من باشە من نازانی من ئەوەدافتە ئیل ئاسامە شوڵاوێ چاق ئەمەشی کرد بە فڕنەکە باز بۆ من خێراترین کات ئەوە خۆدەیرەتە بۆم پیڤۆ سوور کرد بۆ پیڤۆزە دەهیرکەی هەرچی شتە هەموو حەڵقەی پیازەکە بە من ئەزنێ سیرەکە بە من ئەزنێ ئەوەیە خودی منە باشۆرتێ باس بڵاوە بێنە بێنەوەسم بێنێ بێنە بێنە ئەوشی بە من جنی ئۆی نەنە ئۆی نەنە تێرێرێن ساڵم ئەوە چی کردووە تاوە تێر بووم تێر بووم چی بخۆم نازانم فەرمو هەمیە ئێک و پیچێک ئەو دەستانە و خۆش بە ئێ هاوار ئەمە نیسکێنەکەی بە کوولەکەکە نیسکە بارزان زۆر بنەوە بۆ ئەی هاوار بە کوولەکەی بارزان ئەوە قارچکەکەیە قارچکە شیرین ئەمە برنجی کوردیە ئەمە برنج بە چییە؟ ئەو برنجە بلیشەیە ئەوەش عینەنگای کرد تام برنج بە کشمیش و زەعفەران جارێ باسی ئەمە ناکەم سۆڤۆڕۆ جوورین چورین برنجە گەڤارێک بەس وا سەر لە شێوانم نازانم چی بخۆم نازانم لە چووە دەست پێ بکەم ئەوەش زۆر خۆشە دەرچوو من جارێ لە مۆزوعام ئەمە مۆزوعە زۆر زۆر خۆشە تراوەخرە خەلاص کە پۆشی بەس ڕەنگە تەحەشبوونە ناکێت چونکە چ گوشت لێرە نییە بەس حەیف جێی بەهارە زۆر کورتە تەمەنی لێرە زۆریش لە فەسڵێکە و زوو تاوابێت بۆیە فرسەتی لێبێنن ئەم فەسڵا بیخۆن زەڵەتۆش خودێک کە زەڵەتۆ چ بۆستە یەک دەقە بەس مەجالم زۆر خۆشە نەزانی تۆنە تزانیتە چکێتەکەی بۆ منینە ئەزانی چی جەوەکە ئەمە نەخۆشە خواردنەکان ئەمە نەخۆشە ئەم کەساتی کە هاتووینەتە خزمەتی ئەمەنە شیرینە ئەمەنە ڕۆح شیرینە ئەمەنە دەستاوەکەی خۆشە ڕێزان خان زۆر زۆر سپاس بۆ من خواردنە بەڕاستی ئێوارەکە و زۆر بۆ خۆشتر کردین گەشتەکەمان کە گەشت و خوانە گەشتەکەمان گەلە خۆش بوو بەس لە کۆتاییشدا خوانەکە بەقەدەر هەرم و گەشتەکە جوان و ڕازا و خۆش بوو لەم خوانە جوانەوە
لەم دەڤەرە جوانەوە کە بارزانە لەم سروشت و لەم چیرۆکانەوە تا چیرۆکەکانی تر و گەشتەکانی تر و خوانەکانی تر بەخوای گەورەتان ئەسپێرین شەیدی شاد.